فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، ژیانی دنیا ئەوەندەی کە پەیوەستە بە بیرکردنەوەی خۆت لە ژیان و پەیوەستە بە تێڕوانینی ناخت بۆ شتە مادیەکان دەبێتە مای بەختەوەری یان خوای گەورە بمان پارێزێ، دەبێتە مای قەلەقی، دڵڕاوچێ، نیگەرانی بۆ ئینسان. ئەوە خۆمانین دنیا چۆن دەبینین. کەسێک کە دنیایەک لە ڕۆژێکی ساماڵدا کە خۆر بە دەرەوەیە، ئاسمان هەوری پێوە نییە، جەوێکی زۆر پاک و پێگەرد و ساف و پوختە، ئەگەر چاویلکەیەکی ڕەش لە چاوکە لەبەر چاوی ئەو دنیایەکی ڕەشە، خۆر ئەو تیشکە جوانەی نییە، ئاسمان ساماڵ نییە. بەڵام ئەوە جەوەکە نییە وایە، ئەوە دنیا نییە وایە، ئەوە چاویلکەکەی سەر چاوی خۆتە کەوا دەبینێ. کاتێککە چاویلکە ڕەشەکە لا دەبەی، دنیا وەکو خۆی دەبینیەوە. بۆیان دنیا هەروەکو خۆی بوو، ژیان و ژینگە هەروەکو خۆی ڕۆیشت، شتە مادیەکانی دەوروبەری جەنابەت هەروەکو خۆیانن. بەڵام ئەوە تێڕوانینی چاوەکانی تۆیە بۆ ژیان کە بە ڕەش دەیبینی، یان بە جوانی و بەڕوونی دەیبینی، یان بەلێڵی دەیبینی. لە دوو وتاری ڕابردوودا لەسەر ئەو بابەتە قسەمان کرد و ئینشاءالله ئێستا زیاتر ڕوونی دەکەینەوە. پێشتر وتمان بەختەوەر ئەو کەسەیە کە هەست بەوە دەکات کە هەیەتی، بەڵام باشتی زۆری شت هەبێ، ئەگەر هەستیان پێنەکەی بەختەوەر نابی. ئەو شتانەی کەوا تۆ هەتن ئاواتی خەڵکانێکی ترن بە زۆری. تۆ دوو چاوی ساغت هەیە، بینایت بەهێزە، کەس دەستن ناکێشێ، دنیا وەکو خۆی دەبینی، ڕەنگ کوێرنی، کوردبیننی، نزیکبیننی. ئەوە ئاواتی ملیۆنان خەڵکی ئەم سەرزەوەیە کە خۆزگە ئەوەی تۆ هەتە هەیان بوویایە، بەڵام زۆرێک لە سەرمایەکان نەمایە. تۆ تەندروستێکی باشت هەیە، چەندین نەخۆش ئاواتی ئەویان هەیە، بەس تەندروستیان وەکو تۆ بوویایە، هیچی تریان لە سەرزەوی نەدەویست. هاوڕێی دڵسۆز و باشت هەیە، ئەو کەسەی کە هاوڕێیەکی دڵسۆزی نییە، کە جێگەی ڕازی بێ، کە هاوخەمی بێ، کە هاودڵی بێ، کە کەسێکی دەست ناکەوێت گرەی دڵی خۆی بۆ بکاتەوە، لێ ئەمین بێ و سڕیاتەکانی نەدرکێنێ. کەسێکی دەست ناکەوێت لە ڕۆژە خەمباریەکاندا دەردە دڵی خۆی لەلا بکە، ئەو هەز دەکات تۆ چ خەڵاتێکی گەورەت هەیە کە چەند هاوڕێیەکی دڵسۆزی، ئەمینداری، دەستپاکی، بەڕێزی، چاوپاکت هەیە کە لە هەموو کاتێکا دەتوانی کەف و کوڵی دڵی خۆتیان بۆ هەڵبڕێژی. تۆ مناڵەکان ساغا، خانووەکەت با بچکۆلانش بێ، بەڵام هی خۆتە، دڵت خۆشە، دراوسەکانت باشن، دوژمندار نی، خەڵکی لە دەست و زمانت ئەمینن. ئەلحەمدوللا بەبێت شەک، بەبێ پشتێن لە شەوی تاریکە دەڕۆیتە دەرەوە و تەنها لە خوای پەروەردگار شەرم دەکەی. شەرم لە بەندەیەک ناکەی، چونکە غەدرت لە کەس نەکردووە، ستەمن نەکردووە، کەست بەگر نەداوە، جاسووسیت بەسەر ژیانی کەسەوە نەکردووە، ویژدانت ئارامە لە بازاڕە غەش و معامەلە نەکردووە. ئەزانی خەڵکانێک بە هەزاران خەڵکەیە ئاواتی ئەو دڵی تۆ دەخوازن، ئاواتی ئەو لاپەڕەپاکەی تۆ دەخوازن، بەڵام تازە تێوە گلاون، تازە ناتوانن ژیانیان سپیکەنەوە. ئەلحەمدوللا هی تۆ ڕەش نەبووە. ئایا تەنها ژیانی خۆت لەسەر ئەوە تاڵکەی خۆت بەراوردکەی بە کەسێک کە پارەی لە تۆ زیاترە، کە ئۆتۆمبیلەکەی لە تۆ گران بەهاترە، ئافرەتێکە و زێڕی زیاتر لە دەستەکان و لە گەردن و ملیایەتی، هەر بە ئەمەندە خۆت بە فەقیر و بە هەژار بزانی، چاویلکەی ڕەش بکەیتە چاوتەوە، ئەو ئاسمانە ساماڵە، ئەو خۆرە بێگەردە زێڕینە بە جوانی نەبینی، حەیف نییە. ئەوە پێی ناوترێ ناشکوری خوای پەروەردگار، پێی ناوترێەوەی کە بەختەوەریت بەدەستی خۆت لە دەستداوە، لە کاتێکە تۆ ئەگەر سەیری خۆتکەی لە بەختەوەرینترین خەڵکەکانی جیهانی، با لە ڕۆم مادیەکەشەوە کەمترت هەبێ، بەڵام چێژت لە ژیان بینیوە ئەگەر هەستی پێ بکەی. هەر دەستکەوتێکیش چێژی لێوەرنەگری وەکو ئەو وایە کە نەتبێ. ئەگە هەموو پارەکانی دنیا هی تۆ بن، ئەگە جوانترین ئۆتۆمبیلت هەبێ، ئەگەر ڕازاوەترین کەلوپەلی ناوماڵت هەبێ، ئەگە چێژیان لێ نەبینی، باوەڕت هەبێ وەکو ئەو وایە نەتبێ،
بەڵکو بارگرانیەکی زیاتریشە لەسەر دەی چێژی لێ بینە لەگەڵ سوپاسی پەروەردگارە لەوەی کەوا حەمد و سەنای خوای لەسەر بکە لە چاکەدا بەکاری بێنە بیری ئەوە بکەوە کە خۆی پەروەردگار فەزلی لەگەڵ تۆ کردووە لە کاتێکا بە ملیۆن خەڵکی تاقی کردوێتەوە و ئەم شتانی کە تۆ داوێتی بە تۆ نەیداوە بەوان دەی چێژی لێ بینە بۆ ئەوەی کەوا واقعاً هەدبێ دوعا بکە لە ئەسەردا هاتووە کە ئینسانە ساڵحەکان دوعایان دەکرد و دایان فەرموو اللهم اغنني بالعلم وزينني بالحلم وأكرمني بالتقوى وجملني بالعافية أي پەروەردگارە یا ئەڵڵا لێت دەپاڕێمەوە دەوڵەمەندم کە بە زانست ئینسان هەرچەند زانا بێ دەوڵەمەندە گەورەترینی سەرمایە ئەوەیە تۆ زانستێکت پێ بێ عیلمت پێ بێ ئەگەر زۆر پارەیەکی زۆرت هەبێ پارە و سەرۆت و سامانێکی زۆر لەدەستا بێ ئەگە زانا نەبی بە نەزانی لەدەستی دەدەی یا ڕەبی خوا دەوڵەمەندم کە بە زانست چەکە هێزە بۆ ئینسان لە هەر شوێنێکا بێ دەبێتە پیشەیەک بۆت نانی خۆتی لەسەر بەردی ڕق پێ بەدەستدێنی یا ڕەبی خوا دەوڵەمەندم کە بە زانست وەزەیینی بالحلم یا ڕەبی خوا بمڕازێنەوە بە نەرمونیانی بە لەسەرخۆیی ئینسانی لەسەرخۆ دایمە جوانە ئینسانی هێمن و لەسەرخۆ ئارام خەڵک حەز بە ڕەفاقەتی دەکا خەڵکی حەز بە تێکەڵی دەکا بە خزمایەتی دەکا بە دراوسەیەتی دەکا بە هاوڕێتی و هاوپیشەیەتی دەکا یا ڕەبی خوا جوانم کە بە نەرمونیانی توخوا خۆشەویستم دیقەت بدە بزانە چەند کەس هەیە بەخوا لە ڕوخسارە جوان نییە بەخوا باڵای بەرز نییە شۆخ و شەنگ نییە دەوڵەمەند نییە بەس هەر حەزەکەی لەگەڵ یادانیشی ئینسانێکی نەرمونیان لەسەرخۆ دەم و چاوگەش زمان شیرین لێو بەخەندە تەواوی ژیانی جوان کردووە بڵی بەخۆ فڵان کەس جوانە حەزەکەی مناڵەکەت بە ناوی ئەوە ناونەی ئەوە نەڕێک و پێکە چەند کەسی شەیە لە ڵابەرزیدا لە شۆخ و شەنگیدا لە زانست و شەهادەی باڵادا خەڵکی دوور دەکەوێتەوە خەڵک هەرەوەندە ناسی خۆی لێ دەپارێزێ لەبەرەوەی ئارام نییە کەسێکی هەڵچووە کەسێکی عەسەبیە دایمە مێشکێکی وشکی هەیە زمانێکی زبری هەیە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار جوانم کەی بە نەرمونیانی بە حلم و لەسەرخۆیی وأكرمني بالتقوى ربي خواي پەروەردگار داوا لێ دەکەم ڕێزدارم کەی بە تەقوای خۆت ئینسان ئەگەر تەقوای خوای هەبوو حیسابی بۆ بینینی خوا کرد شەرمی لە خوا کرد چاودێری خوای بەسەر خۆیەوە بینی بە دڵنیاییەوە خوای پەروەردگار دەیپارێزێت لە هەر کارێک کە مای سەرشۆڕی ناو کۆمەڵگا بێ لە هەر کارێکی ئینسان ڕێز و کەسایەتی پێ بێتە خوارەوە یا ڕەبی خوایە ڕێزدارم کەی بە تەقوا ئیمانێک بخەیە ناو دڵمەوە هەمیشە چاودێری تۆ بەسەر خۆمەوە ببینم بە چاودێری تۆ بمپارێزی لە هەر کارێک لە هەر گفتارێک لە هەر ڕەفتارێک کە ئینسان کەسایەتی پێی لە کەدار دەبێ و ڕووی ناو کۆمەڵگای نامێنێ وەجەمینی بالعافیە یا ڕەبی خوای پەروەردگار جوانم کەی بە لەش ساغی بەبێ کێشەیی بەبێ موشکیلەیی بەبێ گرفتاری بەخوا ئینسان هەر ئەوەندە خۆشەویستە لای خەڵک هەر ئەوەندە خەڵکی لە دەورت کۆ دەبنەوە هەر ئەوەندە جوانی و خەڵک حەز ببینینت دەکەن تا پێویستیت بە کەس نییە تا موشکیلە نییە تا گرفتار نی ئێستا هەر ئافرەتێک تۆزە گرفتاری هەبێ خەڵک ئەو خزمە لە خۆی لێ دەپارێزێ ئەو خوشکە لە سەر بە کێشەیە ئەو برایان نایدوێنێ ئەو دۆستە لێت دوور دەکەوێتەوە لە کاکە دیسان تەلەفۆنی کرد بەخوا دیارە مشکلەیەکی هەیە بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار جوانم کەی قەت محتاجیم نەخێتە دەستی کەسەوە قەت ئاژاوی ماڵم بۆ دروست نەبێ و خەڵک بێتە نێوانمەوە یا ڕەبی خوای لە دوژمنایەتی بمپارێزی خەڵک بێ سوڵح و سەلاحەتم بۆ بکە و حتا مردن چاوبەرەژێری بم ئینجا دواتر خەڵک خۆم لێ بپارێزێ خوای جوانم کەی بە سەلامەتی جەستە بە سەلامەتی ئەمن و ئەمان بە سەلامەتی دووربوون لە بەڵاو موسیبەت و کێشە بۆ خۆم و ماڵ و منداڵم ئینسانەکان دەبێت بە دڵنیاییەوە وابیر بکەنەوە بڕواتان هەبێت دنیا بەڕووکەش تێمەکەوە تەنها دیوی ڕووداوەکان ئێمە دەبینین بەڵام لە پشتی ئەوانەوە زۆر شتی تر هەیە ئەڵێن کابرایەک بەلای ماڵێکا ڕۆی زۆر هەژار بوو کابرا چەند مانگ بوو گۆشتی نەخواردبوو ئەوەندە حەزی لێ بوو هەر لە دووری چەند مەترەوە بۆنی گۆشتی برژا و چۆلوتیەوە ئیتر ڕۆی بە سەرچاوەکەیە بە بۆنەکەیە ڕۆی سەیری کرد قاپی ماڵەکە کرابەوە خانووسی خانوو کۆشکێک بوو باخچەیەکی ڕازاوە مەخڵیەکی بەرزدان دراوە چەند شیش گۆشتی لەسرە ئەوە چەند خەڵکانێک باوەشێنی دەکەن و خەریکی گۆشت برژاندنن
ئەمیش وتی هەروەکو لوتم هەڵی مژیۆت خوا بە چاویشم تۆزە لێ تێر بێ ئەگەر نەرێتە دەمیشمەوە هەر بە بۆنەکەشی مرتاحم هەر بە سیرکردنەکەی ئیسراحەتم کابرا زۆر هەژار بوو گیرفانی ئەوەندەی تێدا نەبوو بڕۆ شیشە گۆژ لە مەطعەمێکا بخوا بڕۆ نیو کیلۆ ڕوبع کیلۆیە گۆژ بۆ خۆی بکڕێ زۆر بەزەی بە خۆی داهاتەوە وتی خوایە گیان کاری تۆ سەیرە من لە کودە خانوویەکە کولانە خانوویەکە ئەو پیاوەش لەو کۆشکەدا جا سەیری کرد بینی ئەوە کابرایەکیش دانیشتووە لەسەر کورسیەک و جۆلانە بە کورسیەکە دەکا خۆی دێنێ و دەبا یەک عینەکی ڕەشی لە چاو کردووە وتی ئەوە دیارە خاوەن ماڵەکەیە ئەوەتانێ وا شتەکانی دەبەرن بەردەم ئەوەتانێ ئەوەندە لە خۆی ڕازیە جۆلانە بە خۆی دەکا و خۆی ڕادەژێنێ ئەوەندە دەیەوێت چاوەکانی عەزیەتیان نەبێ و چاویلکەی ڕەشی لە چاو کردەوەی تشکی خۆرەکە عەزیەتی نەدا ئای خوایە من لە چیدام و ئەو لە چیدایە بەڵام ئیتر هەر لە دەرگاکەوە لە سووسی دەرگاکەوە سەیری دەکرد سەیری دەکرد و بزانەدا خۆ ئەم پیاوە ئەم خۆشگوزارانە و ئەم خزمەتکارانە لە دەوری بەڵام دواتر بینی چی بینی کە پەشیمان بۆەوە و خۆزگەکانی هەموو بوون بە سەراب بینی کاتێک گۆشتە برژاوەکە و سەوزە و خواردنەکانیان لەبەر دەمادانا کێچێک لەوانی کەەوە گۆشتەکەی دەبرژان هات و پاروی دەکرد و بەدەمی کابراوە دەکرد و ئەوش ئاوا دەستی دێناو دەبا بۆی دەرکەوت کە ئەم پیاوە خاوەن ماڵە دەوڵەمەندە نابینایە لە پشتی ئەو چاویل کە ڕەشەی لە چاوی کردو دوو چاوی کوێر هەیە کە هیچ نابینێ تەنانەت نازانێ پارۆکان لەبەر دەستیان لە کوێدان ئەبێ دەستی بچێشن و بیخەنە دەستیەوە بۆ میش بۆ دەمی بەرێ و شتەکەی لێ نەکەوێتە خوارەوە ئالەو کاتەداوتی ئای خوای گیان ئەوەی کە من بیرم لێ دەکردەوانێ بەخوا لە پشتی ئەمەوە شتێکی تر هەیە من ڕووکەشم دەبینی بەڵام ئێستا من ئەم دنیا ڕوو نەدەبینم جاز چ تامی هەیە تۆ دەست بژێڕی نەزانی خواردنەکە لە کوێدایە بە هەموو خواردنی خۆشی دنیا لەبەر دەستا بێ با لەناو کۆشکێکابی بەڵام هیچ گڵۆپێک ئەو هەموو گڵۆپەی بەو خانەوەی خۆی هیچ ڕووناکێکی نابینی چانی من ئەستێرەکانی ئاسمان دەبینم من ئەگەر کارە باشم نەبێ مانگ دەبینم ئەم خۆرە جوانە دەبینم ئیتر پەشیمان بۆەوە داوای لێبوردنی لە خوای پەروەردگار کرد کە من تەنها ڕووکەشم بینیوە ئێمە هەر یەکێک لە ئێمە واین وەڵڵا کابرایەک دەبینی جلێکی جوانی لەبەردایە ئۆتۆمبیلێکی بەها بەرزی پێیە زۆر گران بەهایە دێت و دەڕوا بۆن عەتری لێ دێ ئەڵێ ڕم بێ ئەمە داخۆ لە چه خۆشیەکایە ئافرەتێک دەبینی خۆی ڕازاندۆتەوە بە جوانترین جلو و بەرگی گران بەها و ئەنواع میکیاژوینی کردووە بەڵام بەخوا هەمە ڕواڵەتە من جارێک گوێم لە یەکێک لە هونەرمەندەکان بوو هەر لەو ماوانەی پێشوودا وتی کاتێک کە دەسمە بازار خەڵک لەن دایمە شیک و پۆشتە و پەرداخ و جلی جوان و معەتەر و ئیتر قژ بۆ یاخکرا و زۆر بینی بەڵام بڕواتان هەبێت لەو کاتەنەدا کە گۆرانی بۆ خەڵک دەڵێم کە پێ دەکەنم خەڵک وا دەزانێ هیچ گرفتم نییە ڕووناچی لە ناو دڵمانیە ئەو کاتانە بەس خۆم دەناسن کە چەند خەمبارم کە چەند بێدەرەتانم کە چەند بێ ئەنوام من خەڵک ڕووکەشی دەرەوەم دەبینی ڕەن بێ خۆم خۆزگەم پێ بخوازێ بەڵام من لە ناخەوە لەو کاتانەدا تروسکاییەک لەم سەر زەویەدا نابینم بۆیە بە ڕووکەش مەخەڵەتێ خۆت بەراورد مەکە بە ژیانی خەڵکانێک بە دڵنیاییەوە لەوانەیە تۆ زۆر لەو بەختەوەرتر بی بەڵام تۆ خۆشیەکانی خۆت نابینی زانایەک هەیە بە ناوی ئیدوارد دی بۆنۆ ئەم زانایە وتوێتی باشترین پێناسە بۆ بەدبەختی بریتیە لە زۆری مەودای نێوان تواناکانمان و چاوەڕوانیەکانمان یەک دێڕە بەڵام جوانترین پێناسەی بەدبەختیە بەدبەخت دوای ئەو کەسەی کە ئیمانی نییە بەخوا کە ماڵوێرانی قیامەتە کە قەبری پڕ لە ئاگرا کە دۆزەخ چاوەڕێتی ئیتر لەوە بەدبەختتر هەر نییە بەڵام ئەگەوێتە سەر لایەنە مادیەکەی دنیایەکەی بەدبەخت بریتیە لە دیدگای ئەم زانایەوە زۆری مەودای نێوان تواناکانمان و چاوەڕوانیەکانمان چاوەڕوانی زۆرت هەبێ بەڵام تواناکانت کەم بن ئێترەوە بەدبەختە چونکە حەجگیز ناگەیتە ئەو لووتکەیە تا قادرمەیەک سەر دەکەوی قادرمەیەک کە زیاد دەکات تا قادرمەیەک زیاد دەکەی زیاتر دەبێت ئێتر دەمری هەوڵ لە هەوڵدانە هەر چاوەڕوانیەکانت پڕ نابنەوە تا دەتخەنە قەبرەکە و تۆزە خۆڵ دەکەنە سەر چاوت بە خۆڵی قەبرەکە نەبێت چاوی مرۆڤ پڕ نابێتەوە ئیتر بەدبەختە وەکو سمۆرە وایە ئەوە پێڵەن ژیانی سمۆرەی داما و ساڵ 12 مانگ لە گوێز و لە بەڕوو لەمانە دەشارێتەوە هەر هەمووی ئەوەی کە دەیخوا یەک لە سەر سەتی ئەوە نییە کە دەیشارێتەوە دواتر فەقیری لە بیری دەچێتەوە پەرت و بڵاوش بێ بەرنامە هەر چاندوێتی ئیشی خوا پڕ حیکمەتە سمۆرە بەدبەخت نییە چونکە ئەو نیزامی کە خوا بۆی داناوە ئەوە جوانە ئەو هەموو دارستانە کە تۆ دەیبینی هیچی دەستی شارەوانی و وەزارەتی ژینگە و وەزارەتی کوشت و کاڵی نەگەیشتوتەیە ئەڵێن ڕۆکە سروشتیەکان خۆرسکەکان
هیچ شتێ لە خۆرسکا ناڕوێ ئەوە بەرهەمی ئەو سمۆرانەیە کە لەو شاخانەدا ئەچن ئەو ئەرزە هەڵدەکۆڵەیە بەڕووی تێدەکات گوێزی تێدەکات لە دوایدا شوێنەکە گۆیژی تێدەکات لە شوێنەکە بەخۆی شین دەبێتەوە هەمووی چاندۆ کردوێتی بە دارستان بەڵام مەبەستمان لەوەیە ئەو هەموو ڕاکەڕاکەی ئەو 100%شی ناخوا سمۆرە بە خزمەتە بەڵام مرۆڤی وا هەیە تەبیعەت سمۆرەیە هەر کۆ دەکاتەوە هەر دەیشارێتەوە هەر خزنی دەکا بەڵام هەر ڕاکەڕاک هەر ماندووبوون هەر ئومێد خواستن و ئاوات خواستنی زۆر بەڵام 100% ئەوەش سودمەند نابێت کە پەیدای کردووە چێژی لێوەرناگرێت دەیکە تۆ چێژ لێوەرنەگر واتە هەر نیتە تەنها حرەسێک بووی تەنها پاسەوانێکی بڕەزیل بووی کە نە قیامەتی خۆتت پێ ئاوادان کردەوە نەدڵی کەسێکت خۆش کرد تا بە خۆشت دڵت خۆش بێ نەخۆشت سوود لێبێنینە هیوان ناڵ منداڵەکانیشی سوودی لێ ببێنن چەند کەسێ دەوڵەمەندە وەڵڵەهی مناڵەکانی لە قوتابخانە محتاجن چاوەڕێی پسکی دەکەن کە یەکێ بەشیاندا ئەو باوکە ئامادە نیە $100 بداتێ چەند گەنج هەبووە باسی حاڵی خۆی دەکات کە باوکی زۆر دەوڵەمەندە بەڵام لە زانکۆدا ڕەشوڕوتە ئامادە نییە شتێک پارە بخاتە دەستیەوە هەر ئەڵێ پرۆژەمان هەیە هەر دەڵێ کۆی کەینەوە هەر ئەڵێ لە چاو فڵان کەسە هیچمان نییە ئێمە هەر دەبێت نان نەخۆین و زیاتر پرۆژەمان هەبێ پرۆژەکانیش دواتر بە قەبرێک کە کەسێک دوێتی بەوە قەف کۆتاییان پێدێ خۆشبەختیش چییە؟ خۆشبەختیش ئەوەیە بتانی جوانیەکانی دنیا ببینی چێژیان لێ وەربگری بەڵام دووشل لە دەست نەدەی یەکەمیان حەیا دووەمیان لەش ساغی چونکە زۆر کەسێ دەتوانێت پارە پەیداکە پۆست وەرگرێ پلە وەرگرێ بەڵام حەیاکەی لەسەردادەنێ چی خۆشبەختی ئەوەیە بتانی جوانیەکانی دنیا ببینی چێژیان لێ وەربگری بەڵام ئابڕود نەڕوە بەڵام لەسەر حسابی کەرامەت نەبێ لەسەر حسابی حرمەت نەبێ خەڵک نەتوانێت پەنجەد ڕێک بۆ درێژکا بڵێ هەی دز هەی گەندەڵ هەی حرام خۆر هەیە ئەو کەسەی بەجووتە پاتەی لاسیکەوە لە شاخاتێ دەرەوە ئێستا زنجیرەی مۆنیکاکانن بە دوویەکەوە ئەمە لەکوێت بوو من ئەینە لەکە هازا ئەوە مردنە چون ئینسان حەیای نامێنێ ئابڕووی نامێنێ کە حەیا نەما دەبینی سێکی پێ دەکەنێ بەدەم خەڵکەوە ئینسانی مرد پێی بڵێن دز و گەندەڵ پێی دەمرێ بەس ئەو تازە تێوە گلاوە بۆیە خۆشبەخت ئەوەیە شتەکانی هەن بەڵام حەیاشی پارێزراوە کەرامەتی پارێزراوە حرمەتی پارێزراوە کەس ناتوانێت پەنجەی تۆمەتی بۆ درێژکا بە پوختی هێناوێتی بە پوختی ژیا بە پوختی دەمرێ بە سەربەرزیش لە دیوانی خوادا زیندوو دەکرێتەوە حسابی قیامەتیشی پاک و پوختە ماڵی میلەت نەهاتۆتە ناو ماڵیەوە غەشی لە کەس نەکردووە تەزویری نەکردووە شتی ئەکسپاری نەخستۆتە بازاڕەوە دووەمیشان لەش ساغی زۆر کەسەیە دەچێت بە دووی جنسی نامەحرەما دەگەڕێ ئارەزوەکانی تێردەکا بەڵام لەش ساغی لەدەست دەدا بە ملیۆن خەڵک ئێستا لە ئەنجامی تێرکردنی حەز و خولیا جنسیەکانیانەوە تووشی ئایدز بوون وا لە گۆشەیەکە دەناڵێنن بێت چارەسەر هەتا جستیان هەمووی هەڵدەوەرێ چێژیان بینی بۆ چەند چرکەیەک بەڵام هەتا بەدبەخت بوون بەهۆی ئایدزەوە بەهۆی ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی سێکسی نامەحرەمەوە حرامەوە تووشیان بووە خۆشبەخت ئەو کەسەیە جوانی دنیا دەبینێ چێژی لێوەردەگرێ بەڵام هەم حەیای پارێزراوە هەم لەش ساغی لەدەست نەداوە ئێستا چێژ وەرگرە لە خۆشیەکانی ژیانت هەر مەڵێ داهاتوو هەر داهاتوو هەر مستەقبل بۆ مستەقبلی تۆ خوا ئەزانێ ئەم دەقەیەیە ئەم شەوە تا بەیانی سەری مانگە ساڵێکی ترە بەخوا بە مردن کۆتایی پێدێ مردنێک کە نازانی کەی دێ دەی ئێستا کاتی تۆیە دوێنێت ڕۆی بەخۆشی و ناخۆشیەکانەوە لاپەڕەکەی کۆتایی پێهات بەیانیش جیهانێکی نادیارە هەر خوا دەزانێت شێ پێی دەگا خەڵکێک هەبوو کە خانووی دەکرد بەس خەمی ئەوەی بوو دەیوت قادرمەکانی ڕێک و پێک بن جوان بن کۆڕ نەبن لە پیریدا بەڵک و بتوانم پیانە سەرکەوم والله نەچۆ ناویەوە لە قبریاننا هەر بەس بە گەنجیش نەچۆ سەر قادرمەکان نەک ئەو بیری پیری دەکردەوە ئێستا چێژ لە ژیان وەرگرە بەڵام بە حەیاوە بەڵام بە لەشی ساقەوە بەڵام بەوەی کە سنووری خوا و خەڵک نەبەزێنی نەچیتە سنوورە قەدەغە کراوەکانی حرام و لە دەستدانی ئابڕوو و کەرامەتی خۆت چێژ لە ژیانی ئێستاد وەرگرە دوو ماسیگر دوو کەس کە ڕاوە ماسی دەکەن لە ناو بەحرە بۆمان دەجێڕێتەوە یەکیان دەڵێ ڕۆژێک ماسیەکی گەورەم گرتبوو کاتێک کە ماسیە گەورەکەم گرت تۆڕەکەم پێچایەوە وتم خوا حەمد و سەنا بۆ تۆ نوێژەکەم بکەم و بڕۆمەوە دەمەوە نزیکی عاسرێک بوو هاوڕێکەم پێی وتم ئەویشان ماسیگر بوو وتیەوە چیەکەی وتم وەڵا دەڕۆمەوە وتی بۆ وتم کوڕە خوا نەیبڕێ ئەو ماسیە گەورەم گرتووە بەخوا بەشی هەفتەیەک دەکەم بیفرۆشم پارەکەی بەشی هەفتەیەکمان دەکا بیخۆین ئەزانی چەند کیلۆ چ پارەیەک دەکا لە بازار وتی کاکە هێشتا ڕۆژ زۆری بەبەرەوە ماوەتم ئەزانم بەڵام وەڵڵا خوای گەورە ڕزقی چەند ڕۆژی بەسەریەکەوە نارد ئەڕۆمەوە ئیسراحەتێک بکەم
وتی نانا هێشتا کات زووە وتم جا چی بکەم وتی تۆڕەکە تێبکەوە بەڵکو ماسێشکە بگری وتم جاوا گرتم وتی پارەکە زیاد دەبێ وتم جاوا پارەکەم زیاد بوو ئایکتی بێ قەزاوی کە لە 100 دەڕۆی جا پارە تا زیاد بێ هەر کەمە وتم دەیوا زۆرتر بوو وتی کاکە کەشتێکی تر دەکڕی ئەو کاتە تۆڕێکی تر دەکڕی یەکێ بەکرێ دەگری بەکرێ کار بۆ دەکات وتم دواتر وتی کوڕە مردوو مرێ بۆ تۆ دڵی لە شن ناگەی دەیە کاتە دووقاتی ئێستا داهاتت دەبێ وتم دوای ئەوە کوتی کوڕە پارەکە زۆرتر دەبێت دوای 4 قاتی ئەوە داهاتت دەبێ بازنجیرەیە کەشتی و تۆڕ و مەلەوە ماسیگرت هەبێ هەمووی کاسبی بۆ تۆ بکەن ئەو خەڵکەوە پێگەی ئەوە بوو مە ملیۆن لەر و دەوڵەمەند من کتێبە ژیانەکانم خوێندۆتەوە وتم دوای ئەوە چیە بێ وتی کاکە تۆ خۆت بێ ئاگا دەکەی یان گاڵتەت بە قسەکانی من دێ تۆ کە ئەوەندە دەوڵەمەند بووی ئەو هەموو خەڵکە ئیشی بۆ کردی ئەو هەموو پارێت هەبوو ئەزانی کاتێک کە پیر بووی توانای کاسبی نەما لە ناو مناڵە دانیشی لەگەڵ ماڵ و مناڵ و نەوەکان تا بە ئیستراحەت ماسی دەبرژێنی چا دەخۆیەوە قسەی خۆش دەکەی پاڵت لێداوەتەوە وتم دەوەڵڵی من ئەم عەسرە بەڕۆم دەڕۆمەوە بەتەمام ئەوە بکەم دەچم لەگەڵ ژن و مناڵەکەمە لێی دانیشم ئەو پارەی کە بەدەستی دێنم بەش 1 هەفتەی کەشم دەکا بەیانیش دێمەوە بەبێ کاسبی دانانیشم بەس ئەم ئێوارەیە دەمەوێت چێژێکی خۆش لە ژیان وەرگرم لەگەڵ خێزان و مناڵەکەمە هەر بە تاریکی نانبینم کە خوا ڕزقی هەفتەیەکی بە 1 سعات ناردووە بۆ ئەم ئێوارەی لەگەڵ ژن و مناڵەکەما دانەنیشم ئەمەی کە تۆ باسی دەکەی ڕۆژێک لەگەڵ ژن و مناڵە دانیشم و ئیستراحەت ماسی برژێن و خواردن بخۆم و چا بخۆمەوە نوکتە بژێڕمەوە قسەی خۆش بکەم ئەمڕۆ خوا هێناوێتی جا چێ ئەڵێ من دەگەمە ئەو زەمەنی پیریە تا ئەو هەموو پارەیە کۆ دەبێتەوە من 1 ڕۆژ چێژ لە ژیان وەرنەگرم هەر چاوەڕێی داهاتوو بم ئەمڕۆ خوا ناردوویەتی با ئەمڕۆ لێ ببینم بەخوا بەیانیش خوای گەورە دەرگایەکی خێرتر دەکاتەوە دەروونت فراوان بێ بەردەوام خوا دەرگای فراوانت لێ دەکاتەوە دەرونی خۆت تەنگە بڵێ لە برسانە دەمرم حتا ماوی دەست بە جیفانی پڕان ناکەی ئەم دنیاە بەو شێوەیە کە تۆ بیری لێ دەکەیەوە حسنی ظنت بەخوا هەبێ گومانی باشت بەخوا هەبێ کە دەوڵەمەندت دەکا کە دەتکا بە خاوەن خان و کە ڕزقی فراوانە و لە ئاسمانەوە دەبارێ بۆ سەر زەوی بەس تەنها هەوڵێک بدە دەستپان مەکەوە سوال مەکە تەمەڵ مەبە جوهد و توانای خۆت لە سنووری دیاریکراوی تواناکان تا بە حەڵاڵی بەکاربێنە ئەوەندە گومانی باش بە پەروەردگارت بەرە کە دەرگای خێرت لێ دەکاتەوە دڵنیا بە لە ناڕەحەتیەکانەوە چێژ وەربگرە و مەڕوخێ هەڵوەرینی هەر گەڵایەک نوێبوونەوەیەکە دڵنیا بە مەولانا دەفەرمێ پێش هەموو دروستبوونێک دەبێت یەکدانێک هەبێ هەتا تۆی پیاوێک و هێلکۆکەی ئافرەتێک نەتەقن و نەپیتێنرێن و نەشکێندرێن مناڵێک لە ناو ڕەحمی دایکا دروست نابێ خوای گەورە خەڵاتێک لێ وەرناگرێتەوە ئەگەر چاکتر و باشتر لە شوێنی پێ نەبەخشێ بزانە هیچ گوڵ و گەڵایەک هەڵ ناوەرێ ئەگەر گەڵایەکی ناسکتر و جوانتر لە شوێنی دروست نەبێتەوە ئەها نابینی لە پایزانە ئینسان ئەڵە باخەکەم هەرچی گەڵا و گوڵ بوو لێی بۆەوە بەس لە بەهارە لە شوێنی ئەو گەڵاوەریوانە چ خونچەیەکی ناسک و جوان جارێککە دێتە دەرەوە هەر خانەیەکی جەستەت دەمرێ دڵنیا بە خانەیەکی نوێ دێتەوە جێگای هەر شوێنێک کە بتەوێ بیڕوخێنی بینایەکی جوانتر دروستکەی ئەبێ سەرەتا ڕوخانێک دروست بە ئەڵەن ئەم خانوو چۆن ڕوخێندرا شۆفڵیان لێدا هەمویان ڕوخان بەڵام لە شوێنی ئەو ڕووخاوە دڵنیا بە بینایەکی جوانتر دروست دەبێتەوە بۆیە هەرگیز بە ناڕەحەتیەکانی ژیانیش چۆکدا مەدە تەنها پەیوەندی لەگەڵ خوای خۆتدا پاکە بە دیدێکی جوانەوە بە دیدێکی ڕووناکەوە بە پشت بەستن بە ڕەحم و سۆز و میهرەبانی خوای پەروەردگاری ئەرحەم الراحیمینەوە سەیری ژیانکە بەویستی خوای گەورە ژیانمان خۆش دەبێت داواکارم لە خوای پەروەردگار ژیانێکی پڕ بەختەوەری کامەرانی لەش ساغی دیدگای جوان بۆ ژیان بە نسیبی هەموو لایەکمان بێ ئیمانمان سەلامەت بێ لە ناڕەحەتی لە نەخۆشی لە ناخۆشی خوابمان پارێزێ ئینشاءالله لە دوای هەر ناڕەحەتیەک خوا چەندین دەرگای ڕەحمەتمان لێ دەکاتەوە ومێدی بەختەوەری بۆ هەموو لایەک دەخوازم وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم